طبعا ئەوەی کە لە ڕێکەوتنامەکە ڕوویدا بە ڕوونی دیار بوو نسکۆی گەورەی شۆڕشی کوردی لە ساڵ 1975 لێکەوتەوە، بەڵام کاریگەریەکەی تاوەکو ئێستاش ئەم ڕێکەوتنامەیە هەرماوە لەسەر کوردووە، کاریگەریەکی درێژخایەنیشی ئەبێ بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە مامەڵەکردنی ئێستای سیاسیەکانی کورد لەگەڵ ئەوانەی کە لە عێراقا لەگەڵیان دەست و پەنجە نەرمەکەن. چکە گەرێمە تەماشایەکی ئەو ڕێکەوتنامە بکەین لەو کاتەیە کە ڕوویدا سەدام حوسێن تاکە کارکتەری سەرەکی ئەنجامدانی ڕێکەوتنامەکە بوو لە عێراق، لە هەمان کاتاکە خۆی پێگەی یەکەمی نەبوو لە ڕووی یاساییەوە لە عێراقا، کەسی دووەمی عێراق بوو، بەڵام سەرکێشیەکی سەدام حوسێن بوو بۆ کاتە بەدەر لە هەموو ئەو هۆکارانەی تر کە بوونە هۆی ڕێکەوتنامەی جەزایرەوەی کە پەیوەستە بە و هەروەها مەسلەی هەوڵدان بۆ نزیک بوونەوە لە ئێران بۆ دەربارەی ئەو ڕێکەوتنامەیە بوونی سەدام حوسێنە لەو قەزیە، چکە لە دوای ئەوەوە ئیتر گرفتی کورد بە تەواوی دەرکەوت لەگەڵ سەدام حوسێن. بۆ سیاسیەکانی ئێستا بۆ ئەوەی کە ئەو کاریگەریانە هەر بەردەوام نەبێ پێویستە بزانن کە لەگەڵ کێ مامەڵاکەن لە عێراقا بە تایبەتی. زۆر باشە بۆ هەر لە حەزەیەک دروستبوونی دیکتاتۆرێکی تر، دروستبوونی ڕژێمێکی تۆتالیتاری تر ئەوەی کە سەدام حوسێن بەریهەمێنە، ئەگەری ئەوەی هەیە کەوا ڕێکەوتنامەیەکی تری لە هاوشێوەی جەزایر بۆ کوردستان دروست بێت. چەندە ئێستا بارودۆخی نێودەوڵەتی و بارودۆخی هەرێمی گۆڕاوە لەو شێوەی سەردەمی ساڵ 1975 نییە، بەڵام ئەکرێ بە شێوازی تر بە ڕێگای تر دەوڵەتی عێراق لە هەر لە حەزەیەکا بێتە دەوڵەتی دیکتاتۆری گەورەترین گرفت بۆ کوردستان دروستەکە. بۆ ئێمە پێم وایە ئێستاش ئێمە لە هەندێک لە حەزەی ڕێکەوتنامەی جەزایرە ئەژین هەتاوەکو ئێستا. زۆر باشە. پێتان وایە کوردکراوەی ڕێکەوتنامەی جەزایر خۆی دەبینێەوە لە فرۆشتنی شەت العەرەب بە لەناوبردننی شۆڕشی کورد؟ طبعا ئەوەی کە پەیوەست بوو بۆی عێراق سەدام حوسێن واز لە چیە هێنێ، عێراق واز لە چیێنێ لە بەرامبەر ئەوەی کە ئێرانەوە بکە. ئەمە ڕاستە قەزەیەک بوو کە عێراق بۆ ئەوەی ئێران بهێنێتە ناو بارودۆخەکەوەم کارەی کرد. هەتا هەندێک ڕێی بەواڵن ئەحمەد حەسەن بەکر کە خۆی نەچووە بۆ ئەوەی کە ڕێکەوتنامەکەی ئیمزا بکات لە مەترسی ئەو بابەتەیە لەوانەیە و کارەی ئەنجام نەیابێەوە سەدام حوسێن کارەکەی کرد. بێ بەهەرحاڵ بۆ ئێرانیش لەو کاتێ گرنگ بوو کەوا شۆڕشی کوردی تەواو بەهێز نەبێت بەڕاستی، چونکە ئێران لەوە تێگەشت بوو کەوا خەریکە پارتی دیموکراتی کوردستان و بە شێوەیەکی گشتی شۆڕش لە باشووری کوردستان بەرەو پێشەوە چوو. ئەو پێشبینانەی کەوا سەدام حوسێن و حکوومەتی عێراقی لەو کاتە پێی وا بوو کەوا عێراق لە ماوەیەکی کەم ئەتوانێت شۆڕشی کوردی لە ناو بەرێت، بەڵام ئەمە خەریک بوو پوچەڵە بووەوە، خەریک بوو سەر ناکەوتن. ئەمەش لە ڕوویەکی ترەوە گرفتی بۆ ئێرانیش دروستەکرد، هەرچەندە ئێران بۆ خۆی یارمەتیدەری سەرەکی پارتی دیموکراتی کوردستان بوو، بەڵام مەکرا گرفتێکیش بۆ ئێران دروستکە. ئێمەمان بیر نەچێکەوە دەوڵەتی ئێرانیش بۆ خۆی ڕێژەیەکی زۆری کوردیتیا بوو، بۆ خۆی گرفتێکی گەورەی نەتەوایەتی لە ناو ڕژێمی شاهنشاهی ئێرانە هەبوو، بۆیە بۆ ئەوانیش ئەکرا لە دوورمەودا بێتە گرفت. وە ڕێکەوتنامەی جەزایر تەنها بۆ عێراق گرنگ نەبوو، بۆ حکوومەتی ئێرانیش زۆر گرنگ بوو. لە مەسەلەی شەت العەرەب تەنها هۆکارێک بوو بۆەوەی کەوا ئێران بێتە ناو گفتوگۆکانەوە، بە فعلی ئێران شتێکی هەبێ بۆی لە گفتوگۆکانە ئەنجامیدا وەکو دەستکەوتێک بۆ خۆی بەرهەمی بێنێ. زۆر باشە. هۆکار چییە کە ڕژێمی شای ئێران و ئەمریکا و ئیسرائیل دەستبەرداری هاوکاریکردنی شۆڕشی کورد بوون لە کاتێکدا پێشتر بەڵێنی هاوکاریان بۆ کورددا بوو؟ مەبەست ئێرانە ببوورە مەبەستم تەنها ئێرانە بوو، مەبەستمەوە بوو کە هۆکار چییە کە ڕژێمی شای ئێران و ئەمریکا و ئیسرائیل واتە سێ وڵاتە بەیەکەوە دەستبەرداری هاوکاریکردنی شۆڕشی گەلی کورد بوون لە کاتێکدا پێشتر بەڵێنی هاوکاریان پێدا بوو. لا مەسەلەیەوەی کە پەیوەستە بە ئەمریکاوە لە ڕاستیا و کاتە ئەمریکا هیچ هاوکارێکی بۆ شۆڕشی کوردی ئەنجام نادا تاوەکو ڕایگرێ. یعنی ئەمریکا بە فەرمی لەو فترەیە
هیچ هاوکارێکی شۆڕشی کوردی نەکردووە. هەندێک هەیە ڕێی هەیە کەوا دەوڵەتی ئیسرائیل نەکوەکو دەوڵەت وەکو هەندێک لایەن لە ناو ئیسرائیل هاوکاری شۆڕشی کوردیان کردێ و هاوکاری پارتی دیموکراتی کوردستانیان کرد، بەڵام ئەوانە هەموو شتی لاوەکی بوون. یعنی ئێمە ناکرێ بڵێن ئیسرائیل پشتی لە کورد کرد و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پشتی لە کورد کرد. لە ڕاستیە ئەمریکا هەرگیز لەو فترەیە لە ساڵی 1975 پشتی کوردی نەگرت بووە تاوەکو پشتی بگرێت، چکە لەو کاتە ئێمە ئەبێ ئەومان لەبیر بێ ململانەیەکی نێودەوڵەتی گەورە هەبوو لە نێوان بلۆکی ڕۆژاوا بە سەرکردایەتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ بلۆکی ڕۆژهەڵات بە سەرکردایەتی کێتی زۆفێت، و هەمیشە ئەمریکا ترسی ئەوەی هەبوو کەوا عێراق بە تەواوی بچێتە بلۆکی ڕۆژهەڵات و لەگەڵ سۆڤێتە هاوکاری بکە، چەندە هاوکاری جدیژە بوو لە نێوانیان. ئەمریکا ترسی ئەمە هەبوو، بۆیە ئەمریکا نێتوانی پشتگیری کوردەکان بکات لەو کاتێ و بە فەرمی و هێنری کیسینجەر هەمیشاوەی یەکلای کردوێتەوە و هەمیشاوەی دووبارە کردوێتەوە کە لەو کاتە کارکتەری سەرەکی ئەمریکی بوو بۆ ڕێکەوتنامەی جەزایر. بۆ ئێمە ناتوانین باز لەوە بکەینکەوە ئەمریکا لەو کاتە پشتی تێکردووە یان ئیسرائیل پشتی تێکردووە، چکە عامیلی کوردی عامیلێکی ئەوەندە بەهێز نەبوو کە ئەمریکایەکان بتوان پشتی پێ بەسن لە بەرامبەر پشتی عێراقی بۆ بەر بدەن، چونکە عێراق وەکو دەوڵەت، ئێران وەکو دەوڵەت لەو کاتەیە گرنگتر بوون بۆ ئەمریکا بۆی بەتەواوی نەکەونە ناو بلۆکی ڕۆژهەڵاتەوە. و ئەمریکا هەتا وەکو ئێستاشی لەگەڵ بێ و بە فەرمی هیچ کاتێ پشتگیری هەرێمی کوردستانی نەکردو بەو جۆرەی لە بەرامبەر ئەوەیە کە عێراق بخا. ئێمە دەرەنجامی ڕفراندۆمان بیرە زۆر دوور نییە کە کاتێکە کورد سربەخۆ ڕفراندۆمی ئەنجامدا ئەمریکایەکان پشتی ئەمەیان نەگرت. ئەوەی کە پشتی کوردستانی گرت ڕاستە بە فعلی ئەو بوونە دەستوری هەرێمی کوردستان و کە عێراقیەکان نەیانتوانی بە تەواوی بێنەوە ئێرەوە هەرێمی کوردستان بە تەواوی لەناو بەرن، چکە لە ڕووی دەستوریەوە وێ مەگرگە. بۆیە ئەوەی کە پشتی لە شۆڕشی کوردی کرد لەو کاتەیە ئێران بوو بە دەرەجەی یەک و پاشان عێراقیش بۆ ئەو دوانە ڕێکەوتن و دەرەنجامی لێکەوتەوە کە هەمومان بینیمان شۆڕشی کوردی کۆتایی هات. زۆر باشە. هەروەک جەنابێکی ئاماژەت پێدا لایەنی کوردی یاخود دۆز و کەیسی کوردی جەمسەرێکی ئەوەنە بەهێز نەبووە لە نێوان یەکلایکردنەوەی کێشەی ئیقلیمیەکاندا، بەڵام هەمیشە وەک ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان کورد وەک کارتی فشاری نێوان وڵاتان بەکار هاتووە. پێت وایە کە ئێستاش بۆ هەمان مەبەست کورد بەکاردەهێنرێ یاخود بارودۆخەکە گۆڕاوە؟ بارودۆخی نێودەوڵەتی لە دوای ساڵی 1992 دوایەوەی کەوا بلۆکی ڕۆژهەڵات کەوت، بەڵێ گۆڕانکاری بەسەرا هاتووە، ئەمریکا بۆتە هێزی یەکەم ئەمەیان، بەڵام بۆ ئێمە وەکو کورد وەکو لە سەرەتاشەوتم نەخێر بەرامبەر عێراقین. ئێمە عمقی استراتیژی ئێمە لە بەغدایەوەک لە شوێنێکی تر بووە بۆ هێزە سیاسەکانی کورد گرنگەوەیان لە بەرچاو بێکەوە عێراق بوو ڕێکەوتنامەی جەزائیری لە ڕاستیان ئەنجام دا. یعنی ئەمریکایەکان ئەوەیان نەکرد، ڕاستەوان ئاگاداری کارەکە بوون و لە ڕێکەوتنامەکەی ئاگادار بوون بە فعلی و بەشداریان تیا کرد، بەڵامەوەوان نەبوون ڕێکەوتنامەکەی نیمزاکر. سەدام حوسێن خۆی ڕێکەوتنامەکەی کرد و عێراقەوەی ئەنجامدا. بۆیە بۆ لایەنی کوردی بۆ ئێستا بەڵێ گرنگە هەمیشە بە مەترسیەوە بڕوانە ئەو هێزانەی کەوا لە عێراقا دێنە سەر دەسەڵات. زۆر باشە. دوای 45 ساڵ ئەوەی کە گرنگە بۆیان، بەڵام ئەمە چۆن ڕوبەڕوویە بنەوە بەڕاستی ئەویان بابەتێکی دوو درێژەوە کاتی زۆری بۆ قسەی لەسەر بکەیت، چکە هەم پێوەستە بە ناوخۆی خودی خۆمان لە کوردستان و هەم پێوەستە بەلایانی ئابووری خۆمان چۆن ئابووریمان بەهێزکەین، چۆن لە ڕووی سیاسیەوە بەهێزبین. هەموو ئەمانە کاریگەری ڕاستەرەوە بابەتە هەیە. بەڕێز کاروان فەتاح، دوای 45 ساڵ ڕێکەوتنامەی جەزائیر هەڵوەشاوەتەوە یان ڕێکەوتنەکە تا ئێستا بەردەوامە؟ گوێم لەو پرسیارەکە نەبوو، براگەر دووارێکەوە ببوورە کاروان. مەبەستم ئەوە بوو کە دوای 45 ساڵ ڕێکەوتنامەی جەزائیر هەڵوەشاوەتەوە یان تاکو ئێستاش بەردەوامە؟ وەکو ڕێکەوتنامە وەکو بەندەکانی ڕێکەوتنامەکە بەڵێ هەڵوەشایەوە، چونکە دواتر شۆڕشی کوردی دەستی پێکردەوە. ئێمە زانین کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ڕێکەوتنامەی جەزائیر دروست بوو و شۆڕشیان دەست پێکرد و پارتی دیموکراتیش
سەرکردایەتی کاتی دروست بووە شۆڕش دیسانەوە دەستی پێکردەوە لە ئەرزی واقعا بە فعلی ڕێکەوتنامەکە ئەوەنە درێژەی نەکێشە بۆیە ئەو ڕێکەوتنامەی هەڵوەشاوەتەوە بەڵام مەترسیەکە ئەوەیە کە ئەو هێزانەی کە لە عێراق حکوومەتداریەکەن و ئەوانە دێنە سەر حکم یعنی ئەگەر کاراکتەری لە جۆری سەدام حوسێنیان تیا دروست بێتەوە مەترسیەوەی هەیەکەوە بەڵێ زۆر سپاس بە هەمان ناوە بەڵام گرنگەوەی ئەکرێ عێراق هەمان دەست بۆ بابەتانە بێتەوە بە تایبەتی لەو کاتانەی کەوا ناوەند بەهێزە بێ بۆ مانایە ناکە لە ڕووی دیموکراسی و مافی مرۆڤەوە بەهێزێ بەڵکو بۆ مانایی کە کەسایەتیەک یان هێزێکی باڵادەست لە عێراقا دروست بێ کە هێزێکی تۆتالیتاری بێمە مەترسی گەورەیە بۆ سەر هەرێمی کوردستان. بەڕێز کاروان فەتاح مامۆستای زانکۆ زۆر سپاس کە لە پارێزگای هەڵەبجەوە بۆ گفتوگۆی تەوەری ڕێکەوتنامەی جەزایر لەگەڵمان بووی.